خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حیزبە کوردستانیەکان لە شاری کەرکووک کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا تاوتوێی پرسی هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزەکان و پرسی ئەنجامدانی سەرژمێریان لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان تاوتوێکرد. بە میواندارێک لە بەڕێزان لە کەرکووکەوە حەکیم عوبێد بەرپرسی مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە کەرکووک، هەروها ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. جارێکی دیکە دۆخی کەرکووک و یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان حەزبە کوردستانەکانی لە ئاستی بەرپرسی یەکەمی حەزبەکان لە بارەگای مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی کۆ کردەوە. هەرچەندە بڕیار بوو لەم کۆبوونەوەیەدا شاندی سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان ئامادەییان هەبێت، بەڵام بەپێی ڕوونکردنەوەیەک کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بڵاوی کردەوە، فراکسیۆنی یەکێتی بە بیانووی هەبوونی کۆبوونەوەی گرنگ ئامادە نەبوونی فراکسیۆنەکەیانی لە کۆبوونەوەکەی کەرکووک ڕاگەیاند و بەو هۆیەشەوە شکستیان بە کۆبوونەوەکە هێنا. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی ڕاگەیاند لە کۆبوونەوەکە بارودۆخی ناسایی کەرکووک تاوتوێ کرا و داواشیان لە سەرۆک کۆماری عێراق و نوێنەرانی کورد لە بەغداد کرد کێشەکانی شارەکە چارەسەر بکەن. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، دیارە ئەم کۆبوونەوەی ئێمە دوو تەوەر بوو. تەوەری یەکەم لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی هەرێمی کوردستان بوو کە بەداخەوە هەندێکیان ئامادە بوون، هەندێکیان هەر بۆیان نەکرا بێن. جا ئەوە هۆی نەهاتنی خۆیان پەیوەستە بە خۆیانەوە چیشتیان بۆ دروست بووە. تەوەری دووەم کە دانیشتنی ئاسایی حیزب و لایەنە کوردیەکانە لە شاری کەرکووک، دیارە بەم خاڵانە گەیشتنیەکەم ئاساییکردنەوەی دۆخی شار و فەرامۆژنەکردنی دەستگا ئەمنیەکانی ناوخۆ کە ئێستا هیچ ڕۆڵێکیان تێ نابیررێن. خاڵی دووەم ئێمەی کورد بەڕاستی بە یاسا بە دەستور مامەڵە لەگەڵ ئەو یاسایی سەرژمێریە ئەکەین کە پێمان وایە هەتا مادەی 140 دەستور جێبەجێ نەبێ بە هەر سێ مەرحەلەکەوە هەر یاسایەکی تر دەرچێت سەبارەت بە تەرجمەی و پێچەوانی دەستورە ئێمە ڕەدیەکەینەوە. خاڵی سێەم داواکارین لە سەرۆکۆمار و نوێنەرانی کورد لە بەغدا گۆڕینی دیموکراتیای شاری کەرکووک ڕابوو ئەسێنرێن کە ئێستا هەمومان ئەیبینین ڕۆژانە هاوڵاتیان لە شوێنەکانی ترە و ئەهێنرێن و بە شێوەیەکی فەرمی تەیسەکەن و فۆرمیان بۆ دروست دەکرێت. خاڵی چوارەمیش کۆبنەوە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە پاراستنی سەرماڵی هاوڵاتیانی کەرکووک بە تایبەتی کاکەیەکانی شاری کەرکووک لە هەستوی هێزە ئەمنیەکانایە کە لە هەموو بەینابینێ لە هەموو ڕێکەوە ڕێگای لە جێگای مەترسیدان کە بەڕاستی هێرشیان دەکرێتە سەر پێویستە سەرماڵیان پارێزراو بێ بۆ ئەوەی ینی بەڕاستی زەرەری گەورە نەدەین لەوانە. هاوکات و تایبەت بە یەکلاییکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک و ئاساییکردنەوەی دۆخی شارەکە بەرپرسی پەیوەندیەکانی مەڵبەندی کەرکووکی یەکێتی ئاشکرای کرد. کۆبوونەوەکانی تایبەت بەو پرسە بەردەوامیان هەیە. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکگرتووی ئیسلامیش هۆشداری دەدات لە پەرتەوازەیی نێوان حیزبە کوردستانیەکان بۆ داهاتووی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە. ئەم کۆبوونەوەی ئیمڕۆ شەر هەورێکە لەو کۆبوونەوانە ڕاستە ئەو کۆبوونەوانە ناو بەناو چەقبەستویی و تۆزیەکەم تەرخەمی تێکەوێ، بەڵام کۆبوونەوەکان لە پێناوی دانانی پارێزگاری کورد بۆ کەرکووک و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک بەگشتی درێژەی هەیە و لە هەفتەی داهاتووە کۆبوونەوەکان لەسەر ئاستی هەموو لیژانەکان درێژەیە بێت. نوازانم ئەوە خاڵی یەکەمە ناکۆچی نێوماڵی کورد و ناڵی نێوماڵی کورد، نێوماڵی لایەنە سیاسی کوردستانەکان و بە تایبەتی دوو هێزی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەو دوو لایەنەن ناکۆچەکانیان زیاتر کاریگەریە بووە، بۆیە وازانم ئێستا لە هەموو جارێ زیاتر پێویستی بەوە هەیە بە تایبەتی ئەو دوو لایەنە هەموو لایەنە کوردستانەکان لە یەکتر نزیک بین، چونکە دۆخەکە وازانم کەوتۆتەوە کەناری با بڵێن خەتەرێکی گەورە لەسەر کەرکووک. ئەگەر لەم دۆخەیە ئێمە یەکریز نەبین لەوانەیە ئەوەی کە زۆرمان لەدەستدا ئەوەی کە ماوەش لەدەستی بدەین. سەرباری مەترسیەکانی لە دەستدانی یەکجاری کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانی دیکە
بەڵام پارتی و یەکەتی بەردەوامن لە ململانیە نێو خۆیەکانیان و باهۆی بەرژەوەندی حزبیەوە نەیانتوانیوە ڕێک بکەون و بەرژەوەندی هاوڵاتیانی کوردی ناوچەکە پێش بەرژەوەندی حزبی و شەخسیەکانیان بخەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک. جارێکی تر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان. کاک حەکیمە گەسەرتە لە بەڕێستان و دەست پێ بکەین سەبارەت بە کۆبوونەوە حیزبە کوردیەکان لە کەرکووک کە لە ماوەی ڕابردوو حیزبە کوردیەکان لە کەرکووک چەندین کۆبوونەوەیان ئەنجام داوە. هیچ ئەنجامێکیان هەبووە ئەو کۆبوونەوانە؟ بەڵێ دیارە خۆتان نەزانن کۆبوونەوە هەموو کاتێک شتێکی باشە لەبەر ئەوی لە نزیکەوە توانین لەسەر هەموو پرسەکان گفتوگۆ بکەین. دیارە ئێمە بۆ خۆمان ڕێیمان وایە کە کۆبوونەوە ناکرێت بەس کۆبوونەوە بۆ کۆبوونەوە بێ، ئەبێ کۆبوونەوە بۆ ئەوە بێ کە بتوانین لە نەتیجەی ئەو کۆبوونەوانە بتوانین ڕێککەوتنێک بکەین لە بینی خۆمانە بۆ ئەو پرسانەی کە دیارە بۆی دانیشین. ئێمە بۆیە پێمان وایە کۆبوونەوەکان ئەوەی کە کراوە دیارە خۆتان نەزانن دوا کۆبوونەوەی لایەنە سیاسیە کوردیەکان مەبەستمەوەی ئەمڕۆ نییە لە ئاستی بەرپرسیەکەمە. ئێمە لەو کۆبوونەوەی ڕێککەوت بووین کە سێ پرسە بوو کە پەیوەندی ڕاستەخۆی بە کەرکووکەوە بوو کە یەکیان ئەوەیە کە سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی کوردستانە بانکێش بکرێن بۆ کەرکووک بۆی لە نزیکەوە لە مەعاناتی کەرکووک و لە کێشەکانی کەرکووک لەگەڵ لایەنە سیاسیە کوردیەکانە دابنیشن و بۆ ئەو پرسە ڕاستەوخۆ برادرانی کۆمەڵی ئیسلامی ڕاست پێدرابوون بۆی بۆ کار هەڵسان. ئەمان ئەوەی لەسەریان بوو بەڕاستی ئەنجامیاندا، بەڵام دیار بوو ئەمڕۆ کۆبوونەوەکە لەو بابەتە بەڕاستی سەرکەوتنی بەدەست نەهێنابوو. بەڵێ بەزۆکو کۆبوونەوەکانی پێشتر هیچ ئەنجامێکیان هەبوو یاخودتەنەوە وەکو حیزبەکان کۆ دەبنەوە دوای کۆبوونەوەکانیش ڕاگەندراوێک دەدەکەن هیچ ئەنجامێکیان هەبوو لەسەر مەسەلەی بارودۆخی کەرکووک، مەسەلەی هەڵبژاردن، مەسەلەی سەرژمێری کە ئێمە لە ساڵی داهاتوو لە بەردەم هەردوو پرۆسەکە داین؟ ئێمە لە هەموو لایانی سیاسی هەموو لایەنێکی سیاسی ئەرچی ئەوەیە بەتایبەت لایەنە سیاسیە کوردیەکان ئەرچیان ئەوەیە کە ئەمە ئەو پرسانەی کە پەیوەندی بە شاری کەرکووکەوەیە بەتایبەت خورتر بڵێم زیاتر پەیوەندی بە لایەنی سیاسی کوردیەوەیە. ئێمە کار لەسەر ئەو بکەین چۆن بتوانین ئەو بارودۆخە بگۆڕین. خۆتان دەزانن جێگەی داخە ئەو ململانە سیاسی کە کاتی خۆی لە هەرێمی کوردستانە هەبوو دوای ئازادکردنی عێراقیش و وە کەرکووکیشی پێوە لە دوای 2023 ئەو ململانە سیاسیان بە شێوازێ لە شێوازەکان گوازرایەوە بۆ کەرکووک کە ئەکرا لە کەرکووکە بۆ شێوازە کار نەکرایە لە بۆی کەرکووک ئێمە بۆ خۆمان وەکو پرسێکی نەتەوەی نیشتیمانی سەیرەکەین. بەڵام جێگەی داخە ئەو پرسەش لێرە وەکو ململانە حزبیەکان کە لە هەرێمی کوردستانە زۆر بە زەقیکاری لێکرا بە شێوازێک گوازرایەوە بۆ کەرکووک و بۆ ناوچە دابراوەکان. بەڵێ ئەو ململانانەیە تا ئێستا بەردەوامی هەیە، بۆیە نەتیجە ئەوەیە کە تا ئێستا ئەمان بینیمان سەرڕای ئەوەی کە لە دوای 2023 کورد باڵادەست بوو بە تایبەت دوو حزبی دەسەڵاتدار پارتی یەکێتی کە باڵادەست بوون لەم شارەیە، بەڵام نەتوانرا ئەو ئاوات و ئەو هیوایانەی کە میلەتی کورد ڕووباری خوێنی بۆ ڕێژراوە بتوانن بیگەنە شوێنێک کە میلەتەکەمان لەبەری ئیسراحەت بکەوە، بتوانین کەرکووک ئەو ڕووبارە خوێنەی کە لە پێناوی کەرکووکە ڕێژرا بوو بگاتە ئەو ئاستەی کە کەرکووک سەرفرازی و ئازادێکی تەواو بەخۆی ببینێ بە تایبەت لە ناو لایەنە سیاسی کوردیەکان و بارودۆخێکی وا بێتەکایەوە کە پێکاتەی کورد بە تەواوەتی یەکگرتوو بێ لەگەڵ لایەنە سیاسی کوردیەکان. ئەوە من پێم وابوو ئەو ململانە حزبیە وای کرد کە لە ناو شاری کەرکووکە تەنانەت هەموو دەستگاکان دووبەش کران بەو شێوازە کارکرا کە دیارە وەزئی کەرکووک ئێستا بین بەتایبەت دوای 16 ئۆکتۆبەر لە بارودۆخێکی خراپایە وەزئەکان بەرەو ئاڵۆستر چووە. ئەرچی سەرشانی لایەنە سیاسی کوردیەکانە کە کارەکەن بەتایبەت ئەوانەی ناو شاری کەرکووک کە بتوانن یەک ریزیەک و یەک دەنجێک دروستکەن بۆ ئەوی ئەو بارودۆخەی کە بەتایبەت لەمە دوادێتە گۆڕێت لە مۆزوعی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و یاخود سەرژمێری
کە ئەم دوو پرسە بەڕاستی پرسێک زۆر گرنگن بەنسبەت شاری کەرکووکەوە ئەبێ ئێمە خۆمان حازرکەین بۆ ئەو دوو پرسە کە دیارە پرسەکانیش لای ئێمە بەتایبەت کە دوای مۆزوعی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە ئێمە ئەو یاسایی لە پەرلەمانی عێراق دەرچووە بە تاکید کۆمەڵی تێبینیمانەیە لەسەر یاساکە ئەو یاسایە بۆ شێوازەی کە ئێستا دەرچووە خزمەتی بەڕاستی پێکاتەی کورد ناکات لەم شارە بەتایبەت کۆمەڵێ هاوڵاتی کورتەیە وەکو قادرکەرەم و تەنانەت دووزیش کە سەر بە کەرکووک نییە ئێستا ئەمانە هەمووی بێبەشە بن کە ڕەنگە مادەی سەوتری شەریکیان نەگرێتەوە بێبەشە بن لە دەنگدانا دیارە کورد بۆ خۆی لەمەیە زەرەرێکی گەوراکە بۆیە ئێمە پێمان وایە ئەبێ کار لەسەرەوە بکەین بەتایبەت لەگەڵ ئەو لایەنانەی کە نوێنەریان هەیە لە پەرلەمانی عێراق و یاخود لە دەستگا حکوومیەکانی حکوومەتی فیدرالی عێراقا نوێنەریان هەیە ئەبێ کار لەسەرەوە بکەین بتوانین گۆڕانکاری یان ئەو یاسایە وا تعدیل بکرێت کە بەڕاستی ملەتی پێکاتەی کورد لەم شارەیە زەرەر نەکات لە پرۆسەیە و ئەمە ئێمە پێمان وایە ئەرچی هەم حکوومەتی هەرێمی کوردستانیشە و پەرلەمانی کوردستانیشە کە بۆ کەرکووک و ئەم سنووری ناوچە دابڕاوەکان کە ئەرچی سەرشانی لایەنە سیاسەکان و بەتایبەت حکوومەتی هەرێمی کوردستانە کە زۆر بە جددیتر بێنە سەرخەت بۆ ئەوی کە وەسعی کەرکووک و ئەم وەس ئەو بارودۆخە دژوارەی کە ئێستا ناو کەرکووکە گوزارێ گۆڕانکاری تیا بکرێت. سوپاس دەکەم داتەگرێم بۆ لای بەڕێست کاک ڕێباز جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئێوە نیگەران بوون کە بۆ نمونە وە پارتی و یەکێتی ئامادە نەبوون سەردانی شاری کەرکووک بکەن یاخود بە دیاریکراوی ئەگەر وەفدێکی پەرلەمان بەهات پێی سوودێکی دەبوو بۆ شاری کەرکووک کە پێشتر ئێوە حیزبە کوردیەکان داواتان کرد بە پەرلەمانی کوردستان وەفدێک بنێرێت بۆ کەرکووک؟ بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خوای پەروەردگار لە جەنابت و لە میوانە بەڕێزەکەت و لە تەواوی بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئێمە لە کۆبوونەوەی حیزب لایەنە کوردیەکان کە پێشتر ئەو کۆبوونەوەمان گرێدا بوو بڕیارماندا بوو کە یەکێک لەو یاداشنامانەی کە نووسرا بوو سەردانی پەرلەمانی کوردستان بکەین و لە نزیکەوە لەگەڵ فراکسیۆنەکان دانشین و باسی ئەویان لا بکەین کە بانگهێشتیان بکەین بۆ شاری کەرکووک بۆی لە نزیکەوە لە ڕەوشی شاری کەرکووک ئاگادار بن. ئێمە ئەو ئەرکە بە کۆمەڵی ئیسلامی سپێررا ئێمە و کۆمەڵی ئیسلامی چوین لە پەرلەمان لەگەڵ تێکڵای فراکسیۆنەکان دانشتین هەموو فراکسیۆنەکان مەعەدا فراکسیۆنی پارتی کە وتیان ئێمە ناین بۆ کەرکووک بەڵام ئێمە پشتگیری هەموو هەوڵ و کۆشتێککەین کە بۆ چارەسەری بارودۆخی کەرکووک بکرێ ئەوان وتیان ئێمە تەنها مەبەستمان ئەوەیە کە بۆ خۆمان ناینە کەرکووکانجینا هەموو هەوڵی ترێدەین ئەنا حیزبەکانی تر هەموو لەگەڵ فراکسیۆنەکان دانشین و بڕیاریاندا کە بێن بەڵام بەداخەوە هەتا ئەمڕۆ کە موعیدی ئەمڕۆمان هەبوو دیارە هەندێک لەو فراکسیۆنانە نەهاتن یان پەشیمان ببوونەوە بەحەقەدە فراکسیۆنانی ئەو خۆیان کە نەهاتبوون نازانم هۆکارەکە بێ خۆیان ڕوونی بکەنەوە بەڵام بە تاکید ئەو چوار فراکسیۆنە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و فراکسیۆنی حیزبی شیوعی ئەمانە ئامادە بوون بەڕاستی کە بێن و ئومێد دەکەین لە داهاتوو داگەرە و کۆبوونەوەی ئەنجام بدرێ. ئێمە بەبەستمان ئەوە بوو کە دۆخی شاری کەرکووک زیاتر ئاشنا بکەین و لە ڕێی ئەندام پەرلەمانەکانی خۆمانەوە لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بتوانین دەنگۆی کەرکووچیەکان بگەێنین تا زیاتر ئەو کەرکووکەی کە لە شوێنەیە دڵ و قوچی کوردستان بوو پێمان خۆش بوو لە شوێنەی کەوایە بەڵام لە تەنگانەشا دەبوو بەدەمیەوە بێن لە شوێنەیە کە کاتێ نەوتەکەی ئەبرا و دووکەڵەکەی بۆ کەرکووچیەکان بوو پێمان خۆش بوو لەم کاتە تەنگانەیەشە کە کەرکووک بە دۆخێکی زۆر نەخوازرا و ناهەمواراتی ئەپەڕێ کە ئێستا پێکاتەی کوردی بەڕاستی لەو شارەیە خەریکە وەکو نامۆ دێتە پێشچاو پێمان خۆش بوو بەڵام ئەوە نەکرا نیگەرانی لای هەمومان دروست کرد و ئومێد دەکەین ئەو کۆبوونەوەی لە داهاتوودا بکرێ ئینشاءڵڵا. ئەی سوودی چییە بۆ نمونە گەر وەفدێکی پەرلەمانی کوردستان سەردانی کەرکووک بکە ئێوەتانەوێت مەسەلەن چیان پێ بڵێ یاخود کە ئەمڕۆ کە ئەوان ئامادەنەوە بەس ئەگەر مەسەلەن وەفدێک چ سوودێکی دەبێت ینی وەفدی پەرلەمان؟
ئێمە ئەگەر ئەو وەفدە بەهاتنا دیارە کۆمەڵی داواکاریمان لێ ئەکردن ئێمە کۆمەڵی نیگەرانیمان هەیە لەم یاسای هەڵبژاردنەی کە هەیە و ئەو دۆخی کە ئێستا لە ڕووی سەربازی و کەرکوچی پێدا تێپەڕێ و ئەو ناوچانەی دەور و پشتی داقوق ئەو گوندانەی کە ئێستا بەڕاستی کەوتونەتە بەر ڕەحمەتی ئەو هێرشانەی داعش کە هەر شەو ناشەوێ ئەدرێنە بەر هاوان و یان دەستدرێژیان ئەکرێتە سەر ئێمە پێمان خۆش بۆم نیگەرانیانە بگەێنە ئەندام بەعنی پەرلەمانی کوردستان لەبەرەوەی لە دوجار لە پەرلەمانایە کە وەفدی دانوسکاری هەرێمی کوردستان دیاری دەکرێت دەچێت لەگەڵ بەغدای گفتوگۆکە بۆیە پێویست بوو ئەمان ینی ئاگاداری ئەو ڕۆژە بن بۆ ئەوەی لانی کەم ببێنە ببێتە خاڵی دانوسکاری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە بۆ گەڕانەوەی پێشمەرگەکە لە مەنزومەی دیفاعی عێراقیە دانپێنراوە هەیە بەڵام ئێستا کە ئەو کەلێنەی بۆ دروست بووە نایرن بگەڕێتەوە ئەوە ئەو دۆخە نەخوازراوی کە ئێستا هەیە ئەوە هێناوێتی ئاراوە بۆیە ئێمە پێمان خۆش بوو لە ڕێی ئەمانەوە ئەو ڕۆژە بزانرێکە کاتێک دانوسکار لەگەڵ بەغدایە ئەکرێ هەرێمی کوردستان خاڵێکی سەرەکی ئەمە بێ ئەم گفتوگۆی کە ئێستا اینجا ئەم ڕۆژەی کە ئێستا هەیە ئێمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمان لە پێشە ئەم یاسایی کە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە هاتۆتە ئاراوە بەڕاستی نیگەرانیە و خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر پێکاتی کوردی لەبەرەوەی ینی کۆمەڵێک ئەوانەی کە ینی لە پێشتر تەرحیل کراون و بەڵام لە ئاغزەلەر و لە چەمتەماڵ و شوێنانە لەدایک بوون ئێستا مافی دەنگدانیان نییە ناتوانن دەنگ بدەن ئەمە خەتەرێکی گەورەیە پاشان ئەو شوێنانەی کە بایۆمەتریان نەکردووە بەڕاستی ئێمە لە هەموو گەڕەکە کوردنشینەکانی شاری کەرکوک زۆربەی شوێنەکان خۆشبەختانە بایۆمەتری کراوە بەڵام هەرچی منتەقەی ڕیاض و حەویجە و منتیقانەیە هیچی بایۆمەتری نەکردووە بۆیە لە یاساکەی هاتوو ئەگەر هەر بازنەیەکی ئینتیخابی ڕێژەی تەوزیعکردنی ینی فۆرمی بایۆمەتری نەگەشت بێتە لە 1975 ئەو شوێنە ئەتوانێت بە هەوێ بە نفوز بە فۆرم دەنگ بدا کە ئەمە خەتەرێکی گەورەیە ئەوان ئەو کاتە بە ئیسراحەتی خۆیان بە هەوێ و بەشتێ دەنگ ئەدەن و هیچ شتێکش نییە کە ڕێگری لەوە بکە تەزویر نەکرێ ئەمانە کۆمەڵێ نیگەرانی پێکاتی کوردیە کە ئێمە پێمان خۆش بوو لە ڕێ ئەندام پەرلەمانەکانی خۆمانەوە بیگەێنینە وەفدی دانوسکاری هەرێمی کوردستان کە بەغا لەگەڵ بەغای دانوسکارەکە بەڵێ زۆر بە کورتێگەر وەڵامی و پرسیارەشم دێتەوە کە زیاتر لە مانگی کابینی نوێی پێکاتوە تا ئێستا لەسەر کەرکووک هێز گفتوگۆیەکیان لەگەڵ حیزبە کوردستانیەکانی کەرکووک کردووە لەسەر بارودۆخی کەرکووک ماوەسم کابینی نوێ ئێمە دیارە کاک حچمیانە و لێژنانەی کە وەکو خۆمان ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو ئەو حیزبانی کە لە دەرەوەی لەستی برایەتی ئێمە ئاگامان لێ نییە بەڕاستی پرچیشمان پێ نەکراوە بەڵام لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا کە بۆ خۆیان ئاماژەیان پێکرد کە کۆمەڵێک دانوسانیان کردووە گفتوگۆیان کردووە لەگەڵ ئەو حیزبانی کە لە ناو لەستی برایەتیدان کە بەداخەوە ئەو کاتە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کە ئەو لە بارەگای حیزبی شیوعی ئەو کۆبنەوەی ئەنجام درا ئێمە چوین بەڵام نیان هێرش بەشدار بین ئێمە وەکو خۆمان ئاگامان لێ نییە بەڵام بڕیاری ئەوەیان داوە کە بتوانین لە داهاتوودا لەگەڵ هەموو حیزبە کوردیەکان دابشین زایدن لەگەڵ پێکاتەکانی ترا گفتوگۆی چڕ بکەین بۆ دانانی پارێزگا و تەوزیعکردنی ئەو پۆستانەی کە پەیوەستە بە پارێزگای کەرکووکەوە. سپاس دەکەم کاک حەکیم گەرم وڵای بەرز وتت وەکو حیزبە کوردیەکان ینی تێبینیتانەیە لەسەر یاسای هەڵبژاردنەکان و پێتان وە مەترسیە یعنی هیچ پێشتر باز لەو دەکە کەوا بڕیار بوتانەی لێ بدرێ چ لەلایەن سەر و کۆمارەوە یاخود بڵێن لە دادگای فێدراڵی هیچ هەوڵێکی وا کراوە بۆی کە کاریگەری نەبێ لەسەر کەرکووک یاخود مەترسیەکانی بە دیاریکراوی چین مامۆستاش باسی هەندێک لە مەترسیەکانی کرد. بەڵێ دیارە مەترسیەکان وەکوی کە باس کرایە ئەنی ئەوەی کە کۆمەڵێ هاوڵاتی هەیە کە ڕەگە مادەی 140 نێگرێتەوە کۆەوەی قادرکەرەم یا کۆەوەی تا ئێستا دووس سەر بە پارێزگای کەرکووکیش نییە و کە خەڵکی کوردن یعنی تا ئێستا ئەمانە بێبەشەکردن و زائیدەن کۆمەڵی هاوڵاتی تر بەڵام ئەمانە خەڵکی کەرکووکن و ئەوانە
بەڵێ ئەجا ئەمە لەبەر ئەوەی تۆ کە بەو شێوەیە یاوەتە باری شارستانێتەکەی کە ئێستا سەر بە کەرکووک نییە ینی لەبەر ئەوەی مادەی سەوتت جێبەجێ نەکردەوە ئێمە ئێستا تۆ بێ بەشێکی لە دەنگدانە کە ئەمە نەتیجە بەڕاستی ئەمە کارێکی خراپە وەزایدەن ئەوەی کە ناکرێت تۆ هاوڵاتیانی کەرکووک بە تایبەت پێکاتەی کورد کە بەرەو پێشوازی ئەوە چۆکە بایۆمەتری بکاو و خەڵکی تر کە لە حەویجە و لە شوێنانەی تر بایۆمەتریان ئەنجام نەداوە تۆ لە باتی ئەوەی کە بەڕاستی بەرامبەر ئەمە کارێکی یاسایی بگریتە بەر تۆ ئێستا دێ ئەڵێ بادەم تا 1970 ئەم ئەنجام نەداوە ئەو ئەتوانێت بەس بە نفوس و بە شێوازەکانی تری پسولا دەنگ بدا ئەمە دیارە بەڕاستی وەزعێکی نامۆ دروستەکە لەم شارەیە وەزعی سیاسیەکەش ئەگۆڕێ ئێمە بۆیە پێمان وایە ئەم یاسایە کۆمەڵی تێبینیمانەیە لایەنە سیاسی کوردیەکان و کار لەسەر ئەوواکەین کە بتوانین شێوازێ لە شێوازەکان بتوانین ئەو یاسایە کە ئێمە تێبینیەکانمان لەسەرێتی مەبەستم لایەنە سیاسی کوردیەکانە بە تەنسیق و بە هەماهەنگی لەگەڵ لایەنە سیاسی لەگەڵ نوێنەرەکانمانە لە بەغا دیارە ئێمە بۆ خۆمان نەزانین ئەمە ڕاستەخۆ پەیوەندی بە پەرلەمانی عێراقەوە هەیە و ئەو نوێنەرانەی کە لە پەرلەمانی عێراق ئەو لایەنە سیاسی کوردیانەی بەتایبەت نوێنەریانەیە لە پەرلەمانی عێراق و سەرۆک کۆمار و جێگری سەرۆک پەرلەمانی عێراق و ئەو وەزیرە بەڕێزانەی کە لە پەرلەمانی لە عێراقا لە حکوومەتی فیدراالیا دەوامەکەن ئەبێت دەوری سەرەکی بگێڕن لەم بابەتە دیارە بەتاکید ئێمەش بۆ خۆمان وەکو لایەنە سیاسی کوردیەکان هاوکارین بۆ ئەم پرسە ئێمە پێمان وایە هەڵبژاردن بەم شێوازە بکرێ بەتاکید ڕەنگە ئێمە بۆ خۆمان وەکو فکرە ئێمە لەگەڵ هەڵبژاردنین پێمان وایە هەرچی ململانێکی سیاسی هەیە پێویستەکە لە ڕێگەی سنووقی دەنگدانەوە یەکلا بکرێتەوە نەک بە شێوازێکی تر ئەمە ئێمە وەکو فکرە وەکو مەبدا بەتاکید هەڵبژاردنمان پێ باشە بەڵام ئەم هەڵبژاردە بەم شێوازەی کە ئێستا یاساکە کە دەرچوە ئێمە پێمان وایە بەڕاستی کورد دەرەرێکی گەورەی لێکا دوو وەزعی ناو کەرکووک وەزعێکی نامۆیە بە حەقەت بارودۆخێکی دژوارە لەناو ئەم شارەیە ئەبێ وەزعەکان تەطبیق بکرێ ئەنجا بەڕاستی کار لەسەر ئەوە بکرێ کە هەڵبژاردن لەم شارە بکرێ و ئێمە بۆ خۆمان ئەو کاتە وەکو لایەنە سیاسی کوردیەکان هەوەکوتم هەموو کاتێ لەگەڵ هەڵبژاردنێن بەڵام هەڵبژاردنێک کە مافی هەموو پێکاتەکان و دانیشتوانی شاری کەرکووک بپارێزێ ینی بۆ نمونە تەنانە سەرژمێری باشە ئەخۆ ئێستا ئاخر مادەی 140 کە محکەمەی فیدرالی عێراق کە ئەم مادەیە بە مادەیەکی دەستوری ئەزانێ و ئێمە پێمان وایە بەپێی مادەی 140 تاکو تەطبیق نەکرێت لە کەرکووکە تاکو ئەو بڕگانەی مادەی 140 جێبەجێ نەکرێت ناکرێت بەڕاستی سەرژمێری بکرێ ئێمە پێمان وایە ئەگەر لە عێراقیشا سەرژمێری بکرێ ئەبێ کەرکووک تاکو ئەو مادەیە جێبەجێ نەکرێ معنای وایە سەرژمێری هیچ شەرعیەتێکی نییە بۆی ئێمە پێمان وایە سەرژمێریەکە دوای جێبەجێکردنی مادەی 140 ئەو سەرژمێریە شتێکی یاساییە و طبیعیە بەڵێ بەس وەکو یاسای هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگەکان کەوا بڕیارە لە مانگی 4 ساڵی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان بەڕێوە بچێت لە کەرکووکیش بەرەوەتی تەنها تێبینیتان لەسەر ئەو بەرگەیە کە دەڵێت دەبێت هاواتیان فۆرمی خۆراک و شوێنی فۆرمی خۆراک و ناسنامی باری کەسێتیان هاوتا بێت یەک شوێن بێت یاخود تێبینیتان لەسەر بەرگەکانی تریشەیە هیچ تانەدانێکی هەبوو لە دادگای فێدراڵی یاخود بەنیازن لە ڕێگەی نوێنەرانی کوردەوە بکرێت بەڵێ ئێمە وەکوتم ئێمە لە گفتوگوی بەردەوامین و پێمان وایە ئێمە قەنەعەتمان وایە ئەم کارانە دەبێت لە ڕێگای موسەساتەوە بکرێت بە تایبەت ئێستا گەر حکوومەتی هەرێمی کوردستان کە لژنەیەکیەیە بۆ دانووسان بەڕاستی ئەو لژنەیە ئەبێ زۆر کارا بکرێ و ئەبێ نوێنەراتی کەرکووکیش بەڕاستی لەو لژنەیە هەبێ بۆ ئەوی کە بتوانین لەم ڕێگایەوە کارێ بکەین کە ئەم یاسایە گۆڕانکاری تیا بکرێ وا گۆڕانکاری بکرێت کە وە گوتم مافی هەموو پێکاتەکان و هاوڵاتیانی ئەم شارە بپارێزرێ نەک بەم شێوازێک کە ئێستا دەرچووە ئەمە یەک دوو ئێمە کۆمەڵی نوێنەرمانەیە لایەنە سیاسیەکان زۆربەی لایەنە سیاسی کوردیەکان نوێنەرمان هەیە لە عێراقا و ئێستا سەرۆک کۆماریش کووردە پێویستەکە ئەم لایەنە سیاسیانە بە تایبەت ئەوانەی کە نوێنەریان هەیە لە بەغایە هەمومان پێکەوە بە هەمانجی کار بکەین و من پێم وایە تا بەتایبەت دوو حزبی دەسەڵاتدار پارتی و یەکێتی ئەبێ واز لەو کارانەی بێنن کە پێش 16 ئۆکتۆبەر ئەنجامیان نەدا ئیش کاری تاکە حزبی و ئەوانە یا دوو حزبی بەڕاستی نەتیجەکەی دیارە چییە نەتیجەکەی ئەوەی 16 ئۆکتۆبەری بەڕاستی ڕەنگە لێ بکەوێتەوە نەمانتوانی پێگای کورد بەهێزکەین و ئەگەر بمانەوێت پێگای کورد بەهێزکەین و یەک ریزی ناو لایەنە سیاسی کوردیەکان بەوە پارێزرێ کە
ئەم لایەنە سیاسیانە هەمویان شەریک بن لە گفتوگۆکانە لە ئەحداثەکانە کە ڕووبەڕوو بەتایبەت ئێستا خۆتان نەزان لە بەغا ئەم دوو لایەنە سیاسیای لە گفتوگۆیەکان کە لایەنە سیاسیەکانی تر بەڕاستی بەشدارین پرسی کەرکووک و بابەتی کەرکووک پرسێکی نەتەوەی نیشتیمانیە ئەمە پەیوەندە بە هەموو لایەنە سیاسی کوردیەکانەوە ڕەنگە بکرێ لە هەنێ بابەت کە پەیوەندی ڕاستەخۆی بە دوو حزبەکەەوە یەکەوەی پارێزگاری کەرکووک ڕێککەوتبوون لەسەر ناویەکە ئەمە شتێکی باشە ئێمە هەموو کاتێ لەگەڵ ئەوەیە بوونەکە پارێزگاری کەرکووک لە پێکاتەی کورداگیری ئەم ڕێمان کردووە بەبێ وەزئی ناو چێە یا چێنیە مهمەوەیە لە کورد ئەو پۆستە وەربگرێ بەڵام ناکرێت بۆ شێوازی کارکردنەی پێشووتر بەڕاستی بەو ئەقلێتە کار بکرێت ئەبێ شێوازێکی بۆ کارکردن بۆ ئەوی کە کورد جارێکیکە لە کەرکووک زەرەر نەکە بەتایبەت ئەم جارە گەر بێت و لە مۆزوعی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەگە ئەو پرسە ئێمە نەتوانین ناوماڵی کوڕ ڕێخینەوە من پێم وایە باجێکی گەورەیە دەینەوە بەڵ سوپاس دەکەم کاک گرێباز سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کەم ڕۆژێکی لە تەوەرەکان بوو هیچ قسێک لەناو حیزبە کوردیەکان کراوە کە چۆن بەشداری ئەم هەڵبژاردنە دەکەن چکە خۆتان ئاگادار کۆمیسیۆن مانگی دەیداناوە بۆی کە هەم ناوی حیزبە سیاسیەکانی بەشدار لە هەڵبژاردنەکە تۆمارکەوە هەم هاوپەیمانێتەکانیش تۆمار بکات. بەڵێ دیارە ئێمە لە کوبنەی ئەمڕۆدا بەڵێ بە تاکید باسمان کرد سەبارەت بە یاسای سیاندناوی 1.9 کە ئەم جارە هەڵبژاردننی پێ ئەنجامەدرێەوە یعنی ضرورەتێکی حتمیە کە بێ کورد دەنگانی کۆکاتەوە بە یەک لەس دابەزێ لەبەرەوەیەوە زەرەرێکی گەورەکەینەوە دەنگە بچووکەکان بەڕاستی ئەخورێ و نامێنێەوە چێ بۆ حیزبە باڵا دەستەکان بۆیە ئەوە مەسەلەی ئەوە یەکلا بۆ تۆ پێویستە ئەگەر کوردە و هەڵەیە دووبارە بکاتەوە کە لستی زیاتر و پەرتەوازەی زیاتری ڕدابێەوە هەمومان زەرەرەکەی لەکەین سەبارەت بە خودی یاساکەش ئێمە بڵێ ئەو یاسا وەکوتمان لە یاسای 35 هاتووە لە یاسای لە خاڵی 8 لە خاڵی 35 کە ئێمە تانەی لێدەین بەڕاستی وتومانە پێویستە لە ڕێی سەر و کۆمارە و لە ڕێی نوێنەرانی کورد لە بەغداوە کە دووبارە ئەو تانە لەو یاسایە بدرێ لەبەرەوەی ئەم یاسایە خزمەت بە پێکهاتەیەکە لەسەر بەرژەوەندی پێکهاتەیەکی تر بۆیە ئێمە قەنەعەتمان وایە گەر ئەم یاسایە بەم شێوەیە بڕوا کورد زەرەر ئەکا و زەرەرێکی زۆری ئەکا بەڵام ئێمە وتومانە داوای ئەوشمان کردووە کە پێویستە سەرۆکومار دەسەڵاتی خۆی بەکاربێنێ بۆ تعدیلکردنی ئەم یاسایە جارێکی ترکە لە بەشێوەیەکی دادگرانە و لە مەسلحەتی هەموو پێکاتەکان بێن نەک لەسەر حسابی پێکاتەیەک بۆ بەرژەوەندی پێکاتەیەکی تر. بەڵێ بەس وەکو حیزبەکان ینی کەی هەمووتان مەسەلەن بە پارتیوێکی شو ئێستا بڕیاری یەکلاکراو دراوە کە بە یەک لیست بەشدار دەبن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا مانگی دە کە بڵێن مانگێکی ماوە ئەوە یەکلا دەکرێتەوە؟ جا ئێمە ئەوەی کە تا ئێستا قسەی لەسەر کراوە هەموو حیزبەکان هەروە ئەڵێن ئێمە لە هەموو کۆبنەوەکانە جەخت لەسەرەوە کراوەتەوە ماعەدا ئێمە من ڕای پارتی دیموکراتی کوردستان نازانین لەبەرەوەی لە کۆبنەوەکان هەنین ئەوان ئەنا و حیزبانەی تر کە هەن هەمویان لەسەرەوە تاکیدیان کردوتەوە کە بەڵام بەمەرجێک ئێمە بەڕاستی جارێ من قەنەعەتم وایە هەموو حیزبەکانی ترێر جارێکی تر ناچنە یعنی تای تەرازوی حیزبێک لەسەر حیزبێکی تر ڕاستکەنەوە ئێمە ئەو حیزبانەی کە بەشدار بن پێویستە ئێستعقاقی هەڵبژاردننی خۆیان دەستکەوێ و بە شێوەیە کە هەر کەسە و چەندی هێنا چەندی دەنجی هێنا بای ئەو دەنگانە موارەسی سیاسەتی خۆی بکات لە دەسەڵاتە بۆی بتوانێت خزمەت بۆ گەلێنەوەتەوەیە بکات نەک تەنها بۆ جوانکردنی لیست حیزبەکان بەشداری پێ بکەن و دوای حسابیان بۆ نەکرێت ئەمە بەڕاستی لای هەموو حیزبەکان یەکلا بۆتەوە پێویستەکە لەسەرەوە بکرێ بەڵام مەسەلەی یەکریزی ئەمە هەتا ئێستا هەموو حیزبەکان هەرداوای ئەوەیان کردووە و هەڵبژاردننیش جارێ وەکوتم هەر خودی یاساکە ئەو خەلەلانەی هەیە ئەگەر بۆمان بکرێ و ئەگەر هەر بکرێتە ینی ئەمری واقعش کە نەتوانێت هیچمان پێ نەکرێت لە ڕووی یاساییەوە ئەو کاتە دەبێت بە جدی قسە لەسەر چۆنێتی دروستکردنی لست و ناوی لست و دانانی کاندیدەکان لەبەرەوەی وەکو
وەکو ئەزانین ئێستا ڕەنگە لایەنیش هەبن بەوەی کە هەست ئەکەن کە وەکو هەڵبژاردنەکانی ڕابردوو کورسی ناهێنن ئەو دەنگانە ناهێنن لەبەرەوەی هەم کورسی پارێزگاکە کەمی کردووە هەم دەنگدەر بە هەموو شێوەکان بە تایبەتی لە پێکاتی کوردی کەمی کردووە لەبەرەوەی وەکو وتمە و یاسایە کۆمەڵێک هاوڵاتی کوردی بێبەش دەکات کە بۆ خۆی مستحقە بە دەنگدان. بەڵێ سپاس دەکەم دوای ناوبڕەکە دەگەڕێم وڵای بەڕێز لەسەرەوەی کە مەرجەکانی وەکو کۆمەڵ چی نەگەر بەشدار بن لەو لیستەدا بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی 2 پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جملەی تێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت دەبینێرانی بەڕێز کاگرەباس ئەگەر بگرم وڵای بەڕێزت بەڵام بە کورتی وەڵام دەیت و سپاس دەکەم سەبارەت بەوەی کە ئێوە گەر بەشداری ئەم لیستە کوردیە بکەن بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هیچ مەرجێکتان هەیە؟ دیارە ئێمە وەکو کۆمەڵی سامی لە ڕوانگەی حەریسیمانەوە بە دەمەچوونی ئەو گرفتەی کە هاوڵاتیانی کەرکووک تێکەوت ئێمە هەوڵی زۆرمانداوە بەوەی کە ئەم زەرەرەی کە ئێستا کردومانە زیاتر نێکەین. بۆیە مەرجی سەرەکی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە هەموو حیزبەکان بە یەک لست دابەزین لەبەری پەرتەوازەییمان زەرەری زۆرمان لێدا. ئەمە یەک دوو هەمومان ینی قەنەعەتمان وایە پێویستە هەموو حیزب بە پێوەری ئیسحقاقی
هەڵبژاردننی خۆی پۆستی بدرێتێ خزمەت بکە بتوانێت موارەسەی بکاوە خزمەتکردنی هاوڵاتیان و چارەسەری کێشەکان پێوەربێ نەک حزبی و باڵانسی حزبی و ئەو کەسانی کە دا ئەنرێن بەڕاستی کە ئەو پۆستەی وەرگرت پێویستە بێلایەنانە حکومکە خزمەت بە هەموو هاوڵاتیانی شاری کەرکووک بگا بە هەموو پێکاتەکانەوە نەک خزمەت بە چینێک بگا لە دژایەتی چینێتر پێویستە مەسەلەی قەومیەت و ئەوانە تێپەڕێنێ. ئێمە وەکو کۆمەڵی سامی تەنها مەبەسمان ئەوەیە هاوڵاتیانی شاری کەرکووک کە میحنەتی و نەهامەتی زۆریان بینیوە پێویستە هەمومان لە خزمەتیاندا بین هەوڵ بدەین بۆ خزمەتکردنیان لەو ناڕەحەتەی کە ئێستا هەیە ئەو گەڕەکە کوردیانی کە ئێستا دوورن لە خزمەت گوزاری هەوڵ بدەین هەمومان پێکەوە بتوانین خزمەتیان بکەین. ئێمە وەکو کۆمەڵی سامی مەرجێکی تایبەتمان نییە تەنها ئەوە نەبێکە گرنگە هەمومان بیر لە خزمەتکردنی شاری کەرکووک بکەینەوە و بەڕاستی احتیمات بکەینە سەر ئەو هاوڵاتیانی کە لە ماوەی ڕابردوودا و لەم ماوەی لە 12 ئۆکتۆبەرەوە کە ناڕەحەتێکی زۆریان توش بووە بە هۆکاری ئەو دۆخەی نەخوازراوی کە ئێستا لە کەرکووک هەیە. بەڵێ سوپاس دەکەم کاک حەکیم سەبارەتەوەی کە پێشتە بەڕێزەوتر ئێستا لیژنەی پارتی و یەکێتی لە بەغداد گفتگۆ دەکەن لەسەر کەرکووک یانی پرسوڕاوێژێک نیە تەنانەت وەکوێ وەکو دوستنەوەی گۆڕانیش کە بەشدارن لە حکوومەت نوێنەرەکەیەوەی تێدا نیە لەسەر دۆخی کەرکووک. بەڵێ من پێم وایە جارە یەکەم پێویستەکە پارتی و یەکێتی ئەقڵێتی کارکردنیان وەک پێش 16 ئۆکتۆبەر نەبێت ئەبێ گۆڕانکاری بەڕاستی لە بیرکردنەوەکانیان هاتبێ. بەڵام من بۆ خۆم زۆر گەشتبین نیم ئەوەی کە ئەبینیم چ ئێستا لە بەغاکە ئەگوزەرێ و چ لە شوێنەکانی تر ئەوە نین تەنانەت حتا بنوای ئەبینم تەنانەت لە بینی خۆشیانە بەو شێوازە نابینم شتەکان چێتە پێشەوە تەنانەت ئەو ببینە تا ئێستا پارێزگاری کەرکووک دەست بەکار نەبووە کە ئەبوو بەو ڕێککەوتەی کە خۆیان کردویانە ئەبوو هەر کە دەست بەکاربوونی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوایە پارێزگاری کەرکووکیش دەست بەکار بووە. ڕاستە ئەم پرسیار پەیوەندی ڕاستە خۆی بە یەکێتی و پارتی و یا هەر بە کوردەوە نییە بەڵام هەنگاوە ئەمەلیەکان بەڕاستی ئەوەی لێ ناخوێندرێتەوە کە ئەیبینین. بۆیە تا ئێستا ئەو گفتوگوانەی کە لە بەغا ئەیکەن هیچ لایەنێکی سیاسی کوردی لە غێری یەکێتی و پارتی ئاگادار نییە و من پێم وایە ئەمە پرسێکی غەڵەتە ناکرێت بۆ شێوازە کار بکەیت ئەگەر بتەوێت یەک ڕێزی و نەتەبایی ناولایەنە سیاسی کوردیەکان و مافە ڕەواکانی ئەم ملەتە دەستبەکەی ئەبێ لەگەڵ هەموو لایەنە سیاسی کوردیەکانە هاوکارێکی باش بکەن بەیەکەوە و ڕاوێژ بکەن بۆی کە بتوانین ئەو مافە زەوتکراوەی کە لەم شارەیە بەڕاستی تا ئێستا بەدەست ناتووە بەدەست بێتەوە. بۆیە ئەمە بەڕای من ئەوەیەوە بۆ مۆزوعی یەک فەرمو لەسەر یەک لیستێکە بەڵێ بۆ مۆزوعی یەک لیستیش جارێ بەڕاستی ڕەنگە زوو بێ لەسەر ئەو پرسە قسە بکەین دیارە ئەوی کاگڕێبازی شارتی بێدا ئەم مۆزوعی مەرج و مەردار نا بەڵام ئێمە پێمان وایە جارێ یەکەم وەکەوەی کە ئیشارەتم دا ئەبێ بیرکردنەوەکانی پارتی و یەکێتی ئەبێ گۆڕانکاری بەسەر بێ ینی لەسەر شێوازی کارکردنیان لەم شارەدا و ئێمە پێمان وایە جارێ یەکەم جار ئەبێ هاوڵاتیانی کورد ئاشت بکرێتەوە ڕەنگە پێکاتەی کورد لەم شارەیە بەڕاستی زویر بێن لەلایەنە سیاسیەکان بە تایبەت لە پارتی و یەکێتی کە بارودۆخێکی زۆر خراپ ئێستا پێیا تێ ئەپەڕن بتوانین کە هەمومان بێکەوە کار لەسەرەوە بکەین کە پێکاتەی کورد بەڕاستی ئاش بکەینەوە کە بتوانین لە هەڵبژاردنەکانە بۆی زۆربەی هاوڵاتیەکانمان بتوانن بچنە سەر سنووقی دەنگدان و دەنگ بدەن و دوو شێوازێ لە شێوازەکان کە کاتی هات قسە لەسەرم بابەتە بکرێ ئەبێ ڕێکەوتنێکی جەزری بکرێ کە چۆن لەستەکە دروستەکرێ چی ئەکەین بۆ ئەم هەنگاوە و پێشم وایە هیچ لایەنێکی سیاسی ئەو کات ئەبێ لە دەرەوەی لستەکە نەبێ ئەگەر لایەنێکی سیاسی بمێنێتەوە لە دەرەوە بەمانای وایە ئەوە یەک لستی دروست نەبووە بە هیوای ئەوەین لە نەتیجەی آخر وچە نەزەری ئێمە ئەمەیە چی بە قانجازی کەرکووک تەواو بێ چ بە قاجازی خزمەتکردنی پێکاتەی کورد و پێکاتەکانی تر لەم شارە تەواو بێ ئێمە ئەم هەنگاوە گرینە بەر ئەمە بەلای ئێمەوە گرنگە و ئەبێ حتا ئەمەش بیزانین کە کەرکووک وەکو شارەکانی تری هەرێمی کوردستان نییە پێکاتەی کورد بە تەنها لەم شارەیە ناژێ ئێمە لەگەڵ پێکاتەی ترەشە ئەژێن ئەبێ شێوازێک لە شێوازەکان زمانی
زمانێکی گفتوگۆ بدۆزینەوە کە بۆی بتوانین لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی تر و لەگەڵ ئەو پێکاتانەی تریش بەڕاستی ڕێککەوین ئەم شارە لەو نەهامەتیانەی کە لە مێژووە بەڕاستی بەخۆی بینیوە ڕزگاری بێ و وەزعێکی ئارام بۆ هاوڵاتیانی ئەم شارە بجێڕدرێتەوە. بەڵام وتت کاتەکەی زووە کاتێکی کەم نەماوە کۆمیسیۆن مانگی دەیداناوە بۆ تۆمارکردنی 5G بۆ تۆمارکردنی و پەیمانێتەکان و لەگەڵ ئەوەشدا ئەگەر کورد مەسەلەن یاساکە بەو شێگەر بەیەکلیز بەشداری بکە توانین زیاتر کورسی بەرزمێن چکە ئێستا کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کراوە بە 4 کورسی وایە کورد دەتوانێت پێ دوای چەند بەرزبێنی ئەگەر بەیەکلیز بەشداری بکات. ئێمە پێمان وایەت لەبەر ئەوەی هەم هەڵبژارنی ئەمجارە بە مەساڵحی قەوارە گەورەکانە بۆ یەک لیستی کوردی تا ئەگە یەک لیست بێ ڕەنگە شانسی هێنانی کورسی زیاتری هەبێ بەتایبەت ئەم ململانەی ئەمجارەی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ململانەیەکی قورسە وەزعی بارودۆخی کەرکووکیش وەزعێکی دژوارەوە بەم شێوازەی ئێستای کە ناو شاری کەرکووک ئەگوزارێ بەڕاستی پێکاتەی کورد من پێم وایە باجی ئەداتەوە لا هەڵبژاردن بۆیە ئەبێ هەمومان بەیەکەوە و بەتایبەت حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و نوێنەرەکانی کورد لە بەغا کار لەسەرەوە بکەن وەزعی کەرکووک تەطبیق بکرێ گۆڕانکاری لەم شارە بکرێ بۆ ئەوەی کە هیچ پێکاتێک لەم شارە تعدای لێ نەکرێ و حەقی نەخورێ و بۆ مۆزوعی یەک لیستێکەش بەتاکید پێم وایە ئەوە لە قانجازی کووردە بەڵام ئەبێ چۆن لیستێک دروستکرێن نەک ئەوەی کە بڕیارێکی فەوقی بدرێ ئەبێ هەموو لایەنە سیاسی کوردیەکان دابنیشن لەسەر ئەو پرسە مناقەشەی بکەن کە تا ئێستا ئەمە نەکراوە بۆ ئەوەی کە بتوانین بڕیارێک بدەین کە بە خزمەتی شاری کەرکووکتەوە بێ ئێمە بۆ خۆمان هەر بڕیارێک خزمەتی شارەکەمان بکە و خزمەتی پێکاتەی کوردکە بەتاکید ئێمە هاوکارین و کاری لەسەرەکەین باشەکە بگرێ بەڵام ئێمە هەر بۆم پرسە ئەنی بەڕاستی ئەمە ئەوەشت بەبیر بێنەوە ئێمە بۆ خۆمانەوە کوبزنەوەی گۆڕان بانگەوازێکمان کرد بۆ ئەوەی کە کۆبوونەوەیکی لووتکە بکرێ تا ئێستا بەڕاستی بەرەو پیری ئەو بانگەوازە وەکو نەهاتوونە ئەگەر بێت ئەو کۆبوونەوەی لووتکە بکرایە ڕەنگە کۆمەڵی کێشە هەیە کە تاقەن ئێمە کۆبوونەوە ئەو بانگەوازەمان بۆ مۆزوعی کەرکووک و ناوچە دابڕاوەکان بوو بۆ ئەوەی کە کۆمەڵێ پرسێ لێرە ڕەنگە لەو کۆبوونەوەی لووتکەیە چارەسەری بۆ بدۆزرایەوە و ئێمە ئێستاش باوەڕمان بەوەیە کە کێشەی کەرکووک پەیوەستی بە هەموو لایەنە سیاسیەکانەوە هەیە و کێشەی کەرکووک ئێمە بە پرسێکی نەتەوەی نیشتیمانی سەیرەکەین پێمان وایە بە مۆزوعی حزبایەتی و مەساڵحی حزبی چارەسەری کێشەکانی ئەم شارە ناکات بە هەنگاوی عەمەلی من پێم وایە کاتی ئەوە هاتووە کە واز لە مەساڵحی حزبی بێنین بەڵام ئەو هەنگاوانی کە تا ئێستا ئەبیندرێ بەڕاستی دڵخۆشکەر نین کەتەوە حتا بۆ مۆگوتم ئەو پارێزگای تا ئێستا کە پارێزگای کورد دەست بەکار نەبووە ئەمە هەنگاوێکە کە ئەبینی بەڕاستی دڵخۆشکەر نییە بە هیوای ئەوەین کاری ئەوە کە ئەرچی سەرشانمانە کە هەمومان بەیەکەوە یەک ریزی کورد لەم شارە بپارێزین و کار لەسەرەوە بکەین ئەو وەزع دژوارێک ئێستا لەم شارەیە گۆڕانکاری تیا بکەین هەر کاتێکی نزیکمان دەستکەوت بۆ کۆبوونەوەیەک لە لایەنە سیاسیە کوردیەکان بۆ ئەو پرسە بەتاکید زۆر بەجددیکاری لەسەرەکەین کە وەگوتم چی لە قانجازی شارەکەمان بێ ئەوە ئەنجام بدەین. سپاس دەکەین کاک ڕێباز کاتم زۆر کەمەوە گەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکی ترمان دەیتەوە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئەو لیژنەی کە پێک هاتبوو لە نێوان پارتی وەیەکێتی ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن هۆکارەکەی سێ کە تا ئێستا سەر پارێزگاری کەرکووک نەگەشتنێتە ڕێکەوت چووکە باز بکە لەگەڵ پێکهێنانی حکوومەت یاخود باز بکە 45 ڕۆژ دوای پێکهێنانی حکوومەت دانرا بەڵام تا ئێستا دەست بەکار نەبوو. وڵا دیارە ئێمە ئەوەی کە لە دەم خۆیانەوە ئەیبیسین ڕێک نەکەوتنی ئەم دوانە جارێ بۆ خۆیان لە ناخۆیانە ڕێک نین و ناکۆکن لەسەر ئەوەی کە ئەوە بوو کۆمەڵێک هەر لە ئەسڵەن پەیوەستکردنی کەرکووک دانانی پارێزگای کەرکووک بە هەرێمی کوردستان و هەڵەیەکی گەورە بوو بەڕاستی و ئێستاشی پێبێکە ئەو ڕێکەوتنە ئەنجام نەدا و هۆکارەکەی تەنها ئەوەیە دیارە هەردوو لایەن لەسەر ئەوە متەفق نین تا ڕێکەوتن لەسەر هیچ پارێزگایەک دانن ئێستا ئەمان یعنی گفتوگۆی زەرد ڕووپڕ دەبێ بکرێ لە نێو حیزبە کوردستانەکانە لەلایەک بۆ ئەوەی هەمووان دڵنیا بکرێنەوە کە چۆن لە داهاتوودا کار بکەن و لەگەڵ پێکاتەکانی ترا پێویستە دڵنیا بکرێ لەبەرەوەی تەنها دانانی پارێزگاری کەرکووک نییە بە تەنیا لەبەرەوەی سەرۆکی ئەنجومەنە و جێگری پارێزگارە و کۆمەڵە پۆستی تریش هەیە پێویستە ئیتیفاقی لەسەر بکرێ پێش ئەوە بۆیە گرنگە ئەمان بۆ خۆیان بەڕاستی ناکۆچیەکەیان لەسەر ئەوەیە ئەگەر پۆست بێ
ئەگەر نازانم تا ئیسا خۆیان ناکۆکن لەگەڵ یەکتریان ڕێک نین و لە دانوستانەکانی شاتەنها پارتی وێچێتین کە دانیشتون لەگەڵ حزبەکانی ترە لەگەڵ پێکاتەکانی ئەگەر لە داهاتوە دانشن پێ لە بەغا لەبەر ریزەی بەغایان دانیشتۆ بەڕاستی بەڵام هیچ ئەنجامی نەبووە گرنگە لەبەرەوەی ئێمە ئێستا پارێزگارێک بۆ کەرکووک زۆر گرنگە ئەگەر هەبێ پارتی وێچێتی هەڵەی ڕابردوو دووبارە نەکەنەوە بەڕاستی هەرچی ینی ضرورەتی حزبی هەیە وەلاینێن لە پێناو کەرکووکە لەبەرەوەی ئێستا ئەم کارانی کە ئێستا پارێزگاری ئەیکا هەوڵێکی جدی هەیە بۆ گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک بەهێنانی هاوڵاتیانی تر لە دەرەوە و بە شێوەیەکی ڕسمی فۆرمی خۆراکیان نەقڵ دەکرێتە سەکەنیان بۆ ئەکرێ بۆ ئەوەی لە کاتی دەنگدانە دەنگ بدەن لە کەرکووکە ئەمە بەڕاستی خەتەرێکی گەورەیە بۆ کورد بۆیە ئێمە گرنگە هەتا هەوڵ و کۆشی زیاتر بکەین بۆی پارێزگار دابنین لەبەرەوەی پارێزگار لە کەرکووکە ئەگەر ئێستا دامرێ بۆ نمونە بۆ هەڵبژاردنەش خەتەرێکی زۆر گەورە ئەبێ ئەگەر پارێزگاری کورد ئەو پارێزگاری تازەیە دابن نەندێ لەبەرەوەی ئێستا ئێمە خروقاتی زۆر لەم پارێزگارە نوێ دەبینین کە بەو کالەتە لە هەڵبژاردنەکانیشا تەبەن پارێزگارە بێتە سەرۆکی وەحدەی ئیداری و دەستگا ئەمنیەکانی ناوشاری کەرکووک ئەگەر لە هەر گەڕەکێک خروقاتێکی ئەمنی دروست بکرێ ئەتوانێت ئەو مەحەتەیە دابخرێ بۆیە ئێمە ئەم مەترسیانەمان لێ هەیە بۆیە زۆر هەوڵمان داوە زۆر داکۆچمان لەسەرەوە کردو زۆر پێیانمان وتۆ کە پارتیوێکێتی پێویستە بەڕاستی بەرژەوەندی تەسی حیزبایەتی وەلا بنێن ئەو هەڵانەی ڕابردوو کردویانە لەلا بنێن هەڵەی قۆرخکاری دەسەڵات وەلا بنێن پێویستە ئەو خەتەرە و زەرەرەی کە ئێستا کردومانە لەوە گەورەتر نەبێ. بەڵێ سپاس دەکەم کاک حەکیم زۆر بە کوردی کاتم نەماوە سەبارەت بۆی کە لەسەر مەسەلەی سەرژمێری کە ئێوە ئەمڕۆ حیزبە کوردستانیەکان ئەوەتان ڕەت کردەوە کە سەرژمێری بەر لە جێبەجێکنی مادەی 140 لە کەرکووک ئەنجام بدرێت کەوا بڕێ لە ساڵی داهاتوو لە مانگیدا ئەنجام بدرێت دەتوانن ئەم ڕێگریە بکەن یاخود ئەگەر ئەنجام درێ مەترسیە لەسەر کورد بە کوردی بێ سپاس دەکەم. بەڵێ من پێم وایە لەبەر ئەوەی بەپێی دوا بڕیاری محکەمەی فیدرالی عێراق کە بڕیاری داوە کە مادەی 140 سایر مەفعولە و بڕگەیەکی یاساییە مادەیەکی یاساییە بۆیە لە مادەی 140 ئەمە هاتووە تاکو تەطبیق نەکرێت لە شاری کەرکووک و ناوچەکان کە مادەی 140 ئیگرێتەوە ناکرێت سەرژمێری لێ بکرێ بۆیە بەپێی ئەو یاسا و دەستورە ئەکرێ لایەنە سیاسی کوردیەکان یا نوێنەرەکانی کورد لە بەغا ئەکرێ لە محکەمەی فیدرالی شکات بکەن بۆ ئەوەی کە ئەو بڕگەیە لە کەرکووکە ئەو سەرژمێری ڕابگیرێ تاکو مادەی 140 جێبەجێ ئەکرێ ئەو کاتە دوای ئەوە بەڵێ سەرژمێری شتێکی باشە و ئێمەش لە پێشوازی لێک. بەڵێ زۆر بە کوردی سەبارەت بۆی کە حکوومەت لیژنێکی پێکەنا بە حکوومەتی هەرێم حکوومەتی نوێ بۆ مادەی 140 هیچ ئەنجامێکی بۆ تا ئێستا سەر کەرکووک؟ تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە مادەی 140 هیچ لە دوای ئەوەی کە کارەکان وەستاوە هیچ هەنگاوێکی عملی بەڕاستی نابینین بەڵام ئەمەش کە محکەمەی فیدرالی کە تەئیدیەوە کە ئەو مادەیەکی دەستوریە بەڕاستی ئەمە شتێکی دڵخۆشکە ڕەنگە لایەنی سیاسی کوردیش کاتی خۆی هەبووە کە پێیوا بۆ مادەی کۆتایی هاتووە بەڵام ئەم مادەیەکی دەستوریەوە ئێمە وەکو کورد ئێستا باوەڕمان بە هەمووی کار لەسەر ئەما کرێت کە ئێمە بە شێوازێکی دەستوری یاسایی لەگەڵ حکوومەتی فیدرالی کێشەکانمان چارەسەر بکەین بۆیە ئەکرێ بە شێوازێکی یاسایی کە ئێستا ئەو مادەیەکی دەستوریە ئەبێ کار لەسەرەوە بکەین لە ڕێگای محکەمەی فیدرالی عێراق و لە ڕێگای پەرلەمانی عێراق و لە ڕێگەی حکوومەتی فیدرالی عێراقەوە کار لەسەر بکەین بەڵام ئێمە وەکو زووتە گۆران باوەڕمان بەوەیە کە ئەمانە ئەبێ لە ڕێگای دەستگایەکی شەرعیەوە بکرێت نەک لە ڕێگای حزبیەوە بۆمان دەرکەوت ئەوانەی کە لە ڕێگای حزبیەوە کرێ هەموو نەتیجەکانی نەتیجەی نابێ و مەساڵح حزبیەکە فەرزەکرێ بەسەر مەساڵح نەتەوایەتیەکان ئێستا لەنا حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆمەڵی دەستگا هەیە کە تایبەتن بەم کارە پێویستەکە ئەم دەستگایانە کارا بکرێن تەقویە بکرێن و مشاورە ئەو دەستگانە مشاورە بکەن بە تایبەت لەگەڵ لایەنە سیاسی کوردیەکان لە کەرکووکە بۆ ئەوی بتوانین نەتیجەیەکی باش بەدەستەوە بدەین بۆی کە بتوانین مادەی 140 جێبەجێ بکەین بۆی بتوانین ئەم وەزعی کە ئێستاش لە کەرکووکە ئەگوزارێ بیجەڕینەوە پێش ئەم وەزعی کە تووشی شاری کەرکووک بووە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەرەزان حەکیم عوبێد بەرپرسی مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە کەرکووک و ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان.